ئەمڕۆ زۆر جەختمان لەسەر سەوزایی و ژینگە و ڕووەک و جار و درەختەکانە. جا ئەم بەیانیت ئەو کەسانی کە زۆر حەزە و بەخێوکردنی گوڵ و ڕووەکەکانن لە ماڵەوە شێوازی بەخێوکردنیان بە تایبەتی سەبارەت بە تیشکی خۆر لەسەر ئەو گوڵانە قسەکەین. دکتۆر سابیر برادۆستی پسپۆڕی زانستی ڕووەک ئەم بەیانە میوانی ئێمەیە کە سەبارەت بە کاریگەری تیشکی خۆر لەسەر گوڵ و ڕووەکەکان ئەم بەیانەیە گفتوگوی لەگەڵکەین. بەخێر هاتی. سپاس مەمنون. سپاس لەو دەرفەتەش زۆر مەمنون. بژیت ڕووناکی یەکێکە لە هەرە پێویستیەکانی مرۆڤ و هەموو ئەو بوونەوەرانی کە لەسەر ئەم گۆی زەویە ئەژین. جا چەندێ بۆ ئێمە گرنگە بێگومان بۆ ڕووەکەکانیش بۆ هەر بوونەوەرێکی دیکەش گرنگە، بەڵام بابزانین گرنگیەکەی بۆ ڕووەکەکان جا لە خودی مرۆڤەکان گرنگی تیشکی خۆر بۆ ڕۆکەکان چیە؟ چونکە هەندێک ڕووەکمان هەیە سێبەریەکانن، هەندێکیشمانێ خۆرن، ئەوانی کە لە سێبەردانین بابزانین گرنگی نییە بۆ ئەوانە بۆیە لەبەر سێبەردانرێت. بەڵێ پرسیارەشی لە جێ بوو. پێشەچی ئەگەر کە ئاماژەت بە تیشی خۆر کرد گرنگی لە بۆ بە تایبەتی ڕووەکەکان، ئێمە ئەگەر بە پیکچەرە گەورەکەی تەمەشا بکەین، تیشی خۆر وای کردووە کە بەردەوامی ئەو ئیکۆسیستەمەیان ئەو سیستەمی ژینگەیی کە ئێمە هەیتمان بەردەوام بی. ئەوش لە ڕێگەی ئەوەیە بۆ نمونە کاتێک کە لە ڕێگەی تیشی خۆر کە ڕووناچی دەبەخشێتە ڕووەکەکان، پرۆسەیەکی زۆر گرنگ لە پرۆسەیەکی فسیۆلۆژی زۆر گرنگ لە گەڵای ڕووەکەکان ڕووەدا. ئەویش کە زۆر بەمان ئاگدارین دەزانین کە پێی دەوترێت کردداری ڕۆشنەپێکهاتن کە لە ڕێگەی ئەو سەرچاوی ڕووناچی بۆ نمونە کە گەورەترین سەرچاوی ڕووناچی خۆرە ڕۆژ، ئەو کاربۆن دەکاتە شەکر و هەروەها لە 2000 دەکاتە ئۆکسزیمان پێدەبەخشی و لە ڕێگەی ڕۆکەوە بۆ نمونە ئەو کاتی زنجیری خۆراشی پێ دەڵێن بۆ نمونە گیاندارێک کە هێڕبیڤەری پێ دەڵێن ڕووەکەکەی دەخوا ژیانی بەردەوامە بی و گیاندارێشتر کە کارنیڤەری پێ دەڵێن کە گۆشتخۆرە هەمان ئەو گیاندارە جیاخۆرەی دەخوا بەو شێوازە سیستمی بڵێن ژینگەیی بەردەوام دەبێت و ئەوەی ئەمڕۆ کە فۆکەسمان لەسەرە بۆ نمونە تیشی خۆر بە تایبەت لەسەر ڕووەک ئەو بڵێن پرسیارە ئەومان بەبیرین تۆ کە ئاماژەی پێ بکەین ڕووەکەکان دابەش دەبن لەسەر بنەمای تیشتی خۆر بە شێوەی ئەوجە دوو شێوازی سەرەکی کە ئەمە باز دەکەین ئەو ڕوانەی کە پێیان دەڵێن کە حەز بە ڕۆژ دەکەن و ئەو ڕووەکانەی کە جۆری دیمان هەن کە حەز بە تیشتی خۆر ناکەن، کەواتە بڵێن گەشەی سروشتیان بە شێوەیەکی سروشتی گەشە ناکە ڕووەکەکان ئەگەر بخرێنە بەر تیشی خۆر کە شەید پلانتەکانن ئەوانە لە بەرسێبەر زیاتر مۆفەقترن و ئەوەی دی بە کە زۆربەی ڕووەکانە ئێمە دەیان بینین کە لەژێر تیشتی خۆرن ئەوانن کە زۆربیان بۆ نمونە تارگێتی ئەوانە بەرهەمە، گەشەیان هەیە، گەشەیان خێرایە بە مقارنتن بەو ڕووەکانەی کە لە ژێر سێبەرن. باشە ئەمە جۆرێک تیشکمان هەیە بڵێن ئەمە تیشکێکی زیان بەخشا بێ ڕۆکی لێ بپارێزین؟ خۆی بە شێوەی گشتی بەو شێوازە ڕووەک بۆ نمونە وەکو مرۆڤ کە سەیرەکەین حساسەتی بڵێن تەندروستیان زۆری لە تیشی خۆر نییە، بەڵام ئەو ڕووەکانەی کە پێیان دەڵێن یان پۆلینمان کردوون کە لە ژێر سێبەر گەشە دەکەن مۆفەقترن کە شەید لەڤینگ پلانتیان پێ دەڵێن ئەوانە بێگومان حساسیەتیان بە تیشتی خۆر هەیە ڕاستەوخۆ. کەواتە تیشکی خۆر بۆیان پێویستە بەڵام نابێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەیان بێت. زۆربەی هەر زۆری ڕووەک پێویستی بە ڕووناچیە، بەڵام کە ئێمە دەینە سەر مەسەلەی تیشتی خۆر ڕاستەوخۆ ئەو ڕووەکانە مۆفەق نابن لەبەر پێکهاتە بۆ نمونە زیاتر تەشریحیەکان کە سروشتی پێکهاتەی ڕووەکە سێبەرەکان بەو شێوازەیە کە ڕەنگە تووشی بڵێن گەشیان بەردەوام نابیت ئەگەر بە بەردەوامی یان
بە شێوەک لە شێوەکان لە ژێر تیشتی خۆر دابنرێن. باشە دکتۆر ئەو ڕووەکانی کە ببوورە پێویستیان بە ڕووناکیە بەڵام بە پێویستیان بە تیشکی خۆری ڕاستە و خۆنیە کامانن کە ئێمە ئێستا لە ماڵا بەخێویەکەین کام جرانن بڵێ ئەوانە کە ئەو ڕۆکانەی کە ڕاستە و خۆ پێویستی بە تیشتی خۆر نییە ئێمە سوورمان لێبینیون چونکە تیشتی خۆر نایەتە ناو ژوورەکان نایەتە ناو ماڵەکان ناتوانین ئیلاگەر سەقفەکەی بکەینە ئەوە نیە جاوی لۆدانین ئەوجە لەو حاڵەتەی ئەو شەید پلانتانە شەید لەڤینگ پلانتانە کە ئۆرنامە بڵین جوانکاری استیفادەمان لێ کردوون لە جۆرێک لە جۆرەکان سەرنجڕاکێشن جوانێک دەبەخشنە ناوماڵ ئێمە ئەو ڕۆکانە کە حساسیەتیان بە تیشتی خۆر هەیە وەرمانگرتوون ئیدی نمونیان بۆ نمونە زۆرە ئەمە لە کوردستان زۆری مەسەلەن بۆ نمونە ئەمە دفن باخیامان هەیە مەسەلەن ئەوەی لاولاوی جوانی هەیە کە لاولاو مەسەلەن کە باسم کرد زۆر کەمتر حەز بە تشتی ڕۆناشی دەکە بۆ نمونە لە جیاواز لە ڕۆکانی دی ئەوجا بۆ نمونە زامیامان هەیە قەفە سەدری نمونەیان زۆرن ئەوانە یعنی خاصیەتێکی دیشیان هەیە لەبەر ئەوەی ئەو ڕۆکانە ئەو بام بۆ ئەوانش بە هەمان بەڵێ بەڵێ زۆرە بەس ئەمە نمونەی دەینینەوە کە ڕاستە و خۆ پێویستیان بە تیشتی خۆرنی ئەوانە ئۆتۆماتیکی سوود دەبیندرێن لە بۆ ڕۆژی زیینە کە تۆ ڕۆکە لە ماڵەوە گەشەی خێرا بوو ئیدی داری وای لە دێ شوێ نامی تۆ لە ژوورەکەی ڕۆکەی ئەو زەوانە گەشەیان هێواشە و کەمتر پێویستیان بە خزمەتە بۆ نمونە ئێستا ئەمە زامیان باس کرد دە 15 ڕۆژ ئاویشی پێویست نییە کەمتر ئەرچی سوکترە و گەشەی هێواشترە ئەوە سوودی ئەوەیە ئەمە بە زۆرترین کات بتوانین سوودی لێ ببینین وەکو ئەو ڕۆکە سێبەرانە کە ئێمە لە بواری یان ئەوانەی کە زۆرتر فۆکەس دەکەنە مەسەر ڕۆکە جوانکاریەکان کە سوودی لێ دەبینن لە ماڵەکە. باشە دکتۆر باسی ئەو ڕۆکانەمان کرد کە لە کوردستان هەیە جا ئێمە زستانێکی سارساردمان هەیە هاوینێکی گەرمگەرممان هەیە ئەو ڕۆکانە چین کە لەگەڵ کەش و هەوای کوردستان ئەگونجێن ئەکرێ بڵین ئەو ڕۆکانە بێ لێرە گەشە بکەن بەخێو بکرێن کە زیاتر ئیسیواین یا چۆنن ئەو ڕۆکانە چون بەهارێ و پابلیزێکی مام ناوەندمان هەیە. بەڵێ ئەوە ینی چۆن ئێمە ڕۆکمان پۆلین کرد لەسەر بنەمای تیشی خۆر ڕۆک پۆلین هەم پۆلی نەکرێت لەسەر بنەمای مقاومەی پلەی گەرمی یانیش مقاومەی کە پلەی گەرمی بەرز بێگومان پەیوەندی هەیە لەگەڵ بوونی ڕتوبە شێ لە ڕۆک بەڵام ئەو ڕۆکانەی مەسەلەن زۆریان ئندۆریان پێ دەڵێن ئندۆر پلانت ئەوانە لەبەرەوەی دایمەن کەش و هەوای ناو بڵین ماڵەکان ئەو شوێنانی کە داخراون تەنها پێویستیان بە ڕووناچیە پلەی گەرمیان زۆر ئەوە ناکات زۆر فەرقەکی وا زۆری نییە کاریگەری لەسەر ئەو ڕۆکە زیینەیان جوانکاریانە بکات. باشە زۆر سپاس دەکەین دکتۆر سابیر برادۆستی پسپۆری زانستی ڕوەک ئەم بەیانیە لەگەڵ ئێمە بوویت زۆر سپاس بۆەوەش.